لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە باس لە ڕێزەکەین بەهای ڕێز و کۆمەلگایەکی یاسوودە بە دڵنیاییەوە گەر کۆمەلگایەک ڕێز بەو مانە فراوانەی بتوانین تەجروبە بکەین وەروەها ممارەسەی بکەین و پێناسەی بکەین ڕەنگە کۆمەلگاکەمان ئاسوودە دەربێ دڵنیاییەوە ڕێز پازنەیەکی فراوانە گرێتەوە لە نێو خێزان وەکو یەکێک لە گرنگترین ناوەندەکانی کۆمەلگە و پاشان بۆ دەرەوەی خێزان لە نزیکترین کەس و نزیکی و هاوڕێ و دراوسێ و خزم و کەسەوە بۆ ناوەندەکانی ئیشکردن یاخود خوێندن بەم شێوەیەکی فراوان تەنانەت بۆ ڕەگەزی بەرامبەر و ڕێز لە سروشت و لە ژینگە و تەنانەت لە ئاژەڵانیش وەیە قسە و باس دەکەین دەربارەی ڕێز و هەروەها چۆن ڕێز دەبێتەوە هۆی ئەوەی کۆمەلگایەکی یاسوودەمان هەبێت بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا کاوە مستەفا ناسراوە بە هاوڕاز نووسەر و هەروەها ڕۆژنامەنووس زۆر بەخێر بن مامۆستا خۆشحاڵ بین بە ئامادەبوون مامۆستا بەر لەوەی باز لە ڕێز بکەین بەو پۆلێنەی کە مەسەلەن ئێمە خێزانمان هەیە دراوسێمانە دواتر ناوەندی ئیشکردن و سروشت و ئەمانەمان هەیە بە دیاریکراوی ئەو پێناسەی کە مەبەستمانە لە ڕێزگرتن بە چییە وتێ ڕێزگرتن یاخود ڕێز چییە؟ بسم الله الرحمن الرحیم سەرتا زۆر سپاس بۆ میوانداریە ئەو تەوەری هەڵتان بژاردووە لەوانەیە لای هەندێک کەس تەوەرێکی سادە و ساکار بێ بەس بەڕاستی تەوەرێکی زۆر گرنگە سەبارەت بە ڕێز و پێناسی ڕێز خۆی هەر لە خۆیدا ڕێز پێناسی ئەو مرۆڤەیە ئەو کۆمەلگەی ئەو خێزانەیە کە دەرەکە ڕێز واتە پەرژینێکی گەورە پەرژینێکی پیرۆز بە چواردەری ئەو کەسە کە کێشاوێتی بۆ خۆی کە پارێزگاری لەیەکە کە ڕۆژانە ئەم ڕێزان لە هەنێک کار و کردەوە و لە وتاریشە لە قسە و باسیشە ڕەنگە داتەوە تەنانەت لە هەواڵەکانیشە بۆیە ئەبینی و کەسانەی کە کەمترین هەواڵیان هەیە لە کۆمەلگەدا زۆرترین ڕێزیشان هەیە ڕێز ئەگەر بێت ئێمە بیگەڕنەوە بۆ وشە عەرەبیەکان وەکو تەقدیر یا احترام ئەسڵی وشەکە ئەوانەی لە عەرەبیە شارەزان لە حورمەتەوە هاتووە لە سێ بیتی حرەمەوە یا حورمەتەوە حورمەت هەمومان نەزانین کە بەڕاستی ناوێکی زۆر گەورە و پیرۆزە کە کاتی گەڵێ ڕێز و حورمەتی و کەزە یا ڕێز و تەقدیریش لە وشەی قەدەرەوە هاتووە یعنی ئەندازە کە خۆی گەورە فەرمێ کول شەیئین خەلەقناه بقەدەر هەموو شتێک ئەندازەی بۆ دانراوە ڕێزیش ئەندازەی مرۆڤبوونی ئەو کەسە یا ئەو کۆمەلگەیە یا ئەو ناوەندە پیشان ئەدات زۆر باش کاتە مامۆستا توانین بڵێن بنەماکانی ڕێزگرتن چییە چۆن بیناسینەوە بورە دەنگە بنەماکانی ڕێزگرتن چییە؟ مەڵێ بنەماکانی ڕێزگرتن وە گوتم بەندە بە کەسایەتی و کەسەوە ئێمە گەر بۆ ناوەندەکانی ژیانی ئینسان بگەڕێنەوە لەوە بنەماکانی ڕێزگرتن دەرەکەوێت کاتێک لە خێزانێکا پەروەردە بووە ینی یەکەمین بنەمای مرۆڤ لە ڕێزە پەروەردەیە چۆن پەروەردەیە کراوە ئەم پەروەردەیەش کە لە هەڵس و کەوت و کردداری ڕەنگ ئەداتەوە ینی بۆ نمونە گەر بێت توێمە بەر لە هەموو شتێک سێری ناوەندەکانی ڕێز بکەین پێویستە بگەڕنەوە بۆ ناوەندەکانی ژیانی مرۆڤ یەکەمین ناوەند مرۆڤ کە تایە سەر هەڵەدات خێزانە لەبەرەوەم خێزانە لە چی پێکاتەوە سەرەتا لە باوکو و دایکێک پێکاتەوە یا لە ژن و پیاک لە نێرومەیەک ئەم نێرومەیە وەچە ئەخەنەوە منداڵ ئەخەنەوە ئەم منداڵە لە یەکەمین ڕۆژی لە دایکبوونیەوە کەوردەوە دە پێگە گەورە بێ بە جۆرەی نەشونمای حاڵەتی تەمەنی هەست دەکات کە باکوداکی چ جۆرە خۆشەویستێکی پێبەخشن کەواتە لێرەدا جگەل لە بنەمای پەورەدا بنەمای خۆشەویستیەتە ئاراوە لە ڕێزا خۆشەویستی سەرهەڵەدا پاشان لە ڕێزا سەنگ و قەبارێ و کەسە دەرەکەوێت کە تۆ لە کاتێکە وەکوتمان کە خۆی گەورەم شتی بەقەدە دووە تۆ تا چ ڕادێک ئەندازە ڕێزی ئەو کەسە هەست پێەکەیت کەواتە لێرەدا سەرەتای هەموو بنەمایەکی ڕێز و احترام هەموو سنجینێکی مرۆڤ هەموو کەسایەتێکی مرۆڤ لە چیەوە سەرهەڵەدات لە خێزانەوە خێزانیش بێگومان یەکەمین ناوەندی ژیانی مرۆڤە کاتێ مرۆڤ لە خێزانێکە سەر هەڵەدات بە تایبەتی وردەوردا کە ئەچێتە تەمەنی یەک ساڵیەوە بەداخەوە هەنێک دایک و باوک لە خۆشەویستی زۆر و ڕەهای خوانە بۆ منداڵەکە فێری هەنێک زیادەی سەیر و سەمەرێکە هەروەکو من بۆ چۆن ئەڵێ وەکو لەتیفێکی خۆش بجێڕمە ڕۆژم میان بووم لە ماڵێک سەرەکە مناڵێک لەسەر دەم کەوتۆ شتێگە خوات وتمە ڕۆڵە بۆ ئەوای خۆی وتی وەکو سەگەی خۆم ئێوەتم بۆ داکی وتی وەڵە خەتای باوکێتی باوکی وتێتی ئاوا خۆش و جوانە ئایا ئەمە شتێکی باشە یان تۆ مناڵە فێرگەی بۆ شێوازە نان بخوا تۆ لێرەدا لە مرۆڤبوونی خۆشی دەریەکەیت
زۆر مامۆستاکاوەکە ئەڵێن ماڵێکی بەڕێزن کوڕێکی بەڕێزە یاخود خێزانێکی ڕێزدارن چۆن ئەم ڕێزداربوونە بناسینەوە و جیایکەینەوە ئێمەش خۆمان یەکێک میلەوانی وا پێناسە بکرین بەرلام شتێک پێویست ئێمە وەگوتم هەر گەڕێتەوە بۆ ڕۆتی ئەو پەروەردەیە ئەو پەروەردەی خێزان ئەو باوکو دایکەی کاتێک تۆ پرسیار لەسەرنەوە کە ڕۆڵە کرد کە چۆن ئەو کەسە لە ڕێ ڕێزداری خۆ بناسێتەوە بەڕاستی ئەوەش بەندە بە ناسنامە و پێناسەی باوکو دایکیەوە ناسنامە پێناسەی نەتەوەی ناڵم یان عاشایری یان ئەم جۆرە شتانە ناسنامە پێناسەی کە خۆی بە خۆی دروست کرۆ کاتێ ئەم کەسەیتە دەرەوە تۆ هەر ئەبینی کەسێک یەکسەر خۆت ئەزانی ئەگەر نختێک ڕۆژانە شێوازی هەڵسوکەوت و تەعامل و سەودە و ئاڵوێرێکی کۆمەڵایەتی لەگەڵ یا کردبێ هەستی پێکی کە جۆرە کەسایەتە چ جۆرە پێناسەژیە بۆیە سێرەگەی ڕۆڵەکانێکی زۆر جار بەداخەوە ئەو لەو ناوەندەدا کە ئەژی ئەو کەسش هەڵقڵاوی ئەو ناوەندەی ئەو خێزانەیە ئەو کەسی کە ئەیناسینەوە ئیتر ئایا خوێندکارێ بێ ئایا کرێکارێک بێ ئایا هەر پیشەوەرێک بێ لە کاتێکە لە ئەسنای پیشەکەیە لە ئەسنای کارەکەیە تۆی بینی ئەم کەسە ڕۆژانە هەڵسوکەوت ئەکات ئەیبینی ڕۆژانە چ جۆرە هەڵسوکەوتی بێگومان وشەیەکی گشتیە هەم بۆ گفتار هەم بۆ ڕەفتار لە گفتار و ڕەفتارە ئایا چ جۆرە گفتارێکە ئایا چ جۆرە هەڵسوکەوتێ چ جۆرە تەعاملێک پیشانەیە بۆ نمونە تۆ بینی کەسێک فرۆشیارە بەقاڵە ئوسلوبێکی جۆرێکی تەنانەت هەر لەسەر شێوازی ڕەفتارەکەی تۆ تەعاملی لەگەڵەکەی ئەگەر شتێکی زۆر باش و جوانیشی هەبێ بەڵام لەبەرەوەی ڕەفتارێکی دۆزارڕقی هەیە جۆرێکە حەز ناکەیت تەعاملی لەگەڵاکەی مەگەر بە ناچاری و زۆر زۆر لەو ڕۆ ناچار و وەگەڵە مەجبور بی باش بۆمسا ئەتوانین بڵین ڕێزگرتن لە کۆمەلگایەک بۆ کۆمەلگایەکی ترە گۆڕەیە لە باردۆخی لە جیلێکە بۆ جیلێکی ترە گۆڕەیە بنمونە ڕەنگە من قسەی بکەم بەرامبەر دوو کەس یەکێکیان دڵی بێشێ بڵێ ئەمە بێڕێزی بەرامبەر کردوون بەڵام کەسێکی تریان بڵێ نا بەعکسەوە زۆر ئاسایی بۆ قسەکردنەکەت یان جاری وا هەیە گەر قاچ ڕاکێشی لای کەسێکی بەتەمەنا زۆری پێ ناخۆشە بەڵام ئەگەر لای ئەم جیلەیە بێ ڕەنگە بە شتێکی زۆر ئاسایی تێ بگەن باسێکمان لەو جیاوازیەوە بکەی هیچ جیاوازیەک هەیە لەوەیە خۆی پرسیارگۆزم لە سەرەتای وتەکانی بەڕستە دوو لقی هەبوو یەکەمیان لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەک پاشان لە جیلێکەوە بۆ جیلێ ئێمە ئەگەر باسی کۆمەلگایەک بۆ کۆمەلگایە بکەین ئەگەر کۆمەلگای کوردی بڵی لەگەڵ کۆمەلگای ئێستا بۆ نمونە لە عێراقا چەند کۆمەلگایەکە چەند پێکاتەیەکەیە بە تایبەتی ئەو شارانەی کە کۆمەلگاکان زیاتر تیاچەڵ بوون دوو کەرکووک وەک مووسڵ لەو شارانە ژیام بۆ نمونە لە شارێکی بوو کەرکووک کۆمەلگای کوردی هەیە تورکمانی هەیە ئاسووری هەیە کە کلدانەکانی ئاسووریەکان عەرەبیش هەیە بەڵام ئەمە بەر لە هەموو شتێک لە باسەکەی خۆمان دەرنەچین ئەگەڕێتەوە بۆ ڕەوتی دەسەڵاتی سیاسی ئەو شوێنە دەسەڵاتی سیاسی بەڕاستی ڕۆڵێکی کارای هەیە لە چۆنەڵێ لە ئاراستەکردنی و کۆمەلگەیە لە بەرەو پێشبردن یا بەرەو دوابردنی و کۆمەلگەیە بۆیە کۆمەلگایەک لەگەڵ کۆمەلگایەکە تا ڕادەیەک ئەمە بەر لە هەموو شتێک دەسەڵاتی سیاسی پاشان ڕەوشی ژینگا ڕەوشی ئابووری ئەمانە هەر تا ڕادێک ڕەنگەداتەوە بە تایبەتی باشانەوەکانیش جیلێک بۆ جیلێک بێگومان ڕاستە ئێستا جیلی ئێمە وەکو ئێمە جیلێکین تێپەڕوین لە تەمەنی پەنجاکانین جیل هەیە لە چلەکانیان لە سێگەنەم جیلە تازەی پێگە ئەوەی کە باسی کرد بەلایەوە کەسێک ئاسایی قازەژل لەوانێ من وەکو خۆم ئەگەر کەسێک ڕادیۆ ڕۆشنبیریەکەم بەرز بێ کەسێک لە لاشم نەخاز ڕاکێشێ ڕاکشابێتیش لەوانێ بەلامەوە زۆر ئاسایی بێ و بەوەی نەزانم کە ئەمە سوکایەتی بە منەکە یا بەوەی نەزانم کام کەسە بێ ڕێزە بە کەسێکی بێڕێزی سەیری نەکەم کاتی ئەو ڕاکشاوە بەڵکو ئەبێ من سەیری ڕەوتی بیرروهۆشی ئەو بکەم تا چ ڕادێک ئەم کەسە بەپی ئەم ڕۆت و بیرروهۆشە ئاراستەکراوە بەپی ئەو پەرۆدە خێزانە ئەو پەرۆدە کۆمەڵایەتە تەنانەت ئەو پەرۆدە دەرونیەش بەهۆی ئەوەوە ئەمە وای لێکراوە بۆیە گەر ئەم کەسە وەکو پێویست وەک من تێبگات بەڕاستی وا ناکە بەڵام لە هەمان کاتە من نابێت بە سوکایەتیش دابنم ئەکرێ ئەگەر بزانم لە دەرویەکی جوانەوە بچمە ناو کەسایەتیەوە دوای کە سەحەتی تەواوەکە پێی بڵێم کاکە تۆ ئەم شێوازی لەگەڵ من کردن لای من ئاساییە بەڵام لەوانەیە لای گەورەیەکی ترمی گەورە و لە ڕووی تەمەنەوە لە ڕووی گەورە بە تەمەنێکی بە ساڵەتووی وەک منەوە لەوانەیە ئاسایی نەبێ لەبەر ئەوی لەگەڵ من کردی زۆر ئاسایە چەند جاریکەش من ڕێت دەدەم ئاوا بکەیت بەڵام بەرامبەرەوانی ئەمە من واقعەتی بۆ ڕوونەکەمەوە
بە چاڕوونێکی بیشانم وەکشۆن کاتی خۆی ئەڵێ عەرەبێکی دەشتەکی هاتە مزگەوت تازە مزگەوت بنیادرا بوو لە سەردەمی پێغەمبەر و سەحابەکان دوور بێ لە ڕوتان چوو لە شوێنێکی مزگەوتەکان میزێکی کرد لەو کاتێ سەحابەکان بەر پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم لا تزریموه فەرمووی ڕێی لێ مەگرن بە جوانی خۆی بە دڵی خۆی بە توایی عیب نەبێ پێویستەکەی خۆی جێبەجێ بکە چکە نابێت لێی ببڕی لەوانێت تووشی لایەنێکی سەحیح ببێ لایەنێکی خەڵکی تەندروستی ببێ ئەگەر پێی ببڕی وایە کاتێک کە تەواو بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم بانی کرد اینجا مزگەوت و کاتە چۆن وەک گەسەنە بە کۆنکرێت جوان و کومبار چۆ بووە فەرمی سەتر ئاوا بێنن بیکەن بە شوێنەکە پاچکەنەوە بانی کرد مزگەوت بووم شتە نەکراوە لێرەیە شوێنی تایبەتتری هەیە لێرە شوێنی عیبادەت بوو یعنی بۆ ڕوونکردنەوە کەواتە لێرە هەر کەسێک هەر ئوسلوبی ڕەفتارە پیشانێ لە گەنجەکانی ئەم سەردەمە پێویستە ئێمە لەو بەڕی هوشیاری و ڕۆشنبیری خۆمان لەو بەڕی تەوازن و هاوسەنجی دەرونی خۆمانەوە بە تایبەتیمانی بەتەمەنین بۆیان ڕوون بکەینەوە دەستیان بگرین ئاڕاستیان بکەین ئەو کاتە ئەمە کاتە بیرەکات و ئەزانێ ئەم کەسی کە ئەم بە شێوازێکی تایبەت نەک لە ناو خەڵکیشە ئەنی کەس ناو خەڵکە ڕەفتارە من ناو خەڵکن لەو شوێنە نەسیحەتی بکەمەوە جۆنچکە ئیمامی شافعی فەرمێ ئەگەر بتەوێت یەکێ بشکێنی لە ناو خەڵکە ئامۆژگاری زۆر مامۆستا با لە خێزان وەک یەکێک لە ناوەندە گرنگەکانی کۆمەلگا و پەروەردە و لەوێ فێری ڕێز لێگرتن و وامان لێکرد ڕێزیشمان لێ بگیرێ بینێ دەرەوە لە کۆتایەمە ئیتر ناوی کۆمەلگامانێ هەر لە کۆڵانەکەی خۆمانەوە لە دراوسەکانەوە اینجا وەکوم تا پێشوەی بگەینە شوێنی کارکردنەکەمان شوێنی خوێندنەکەمان لێرە بێت چۆن مامەڵە بکەین لێرە بێت چۆن ئێمە پێویستمان بە ڕێز و ڕێز بنوێنین خۆک وتمان کە خێزان یەکەی من بەردی بناغی پەروەردەی کەسایەتی و کەسەیە کاتە لە ناوەندی خێزان دەرەچێت خۆ لەم ناوەندی خێزانەیە گیر ناخوات لەوێ حەسر بێ ئەچێتە دەرەوە هێدی کاتێکگە چێتە دەرەوە ئەم کەسە لە هەر چین و توێژێکە منداڵە هەرزەکارە نەوجوانە منداڵە ژنە دایکە باوکە بەتەمەنە کاتی ڕاتە دەرەوەی یەکەمین ناوەندی تر دوای ناوەندی خێزان چای بە ناوەندی کۆمەلگاکە کە هاوسەکانە کۆمەلگایشی بچووک لە گەڕەکێکە هاوسەکانە چۆن تەعامل لەگەڵ هاوسەکانەکە بۆ نمونە من کاتێ دێمە دەرەوە ئەبینم بەردەرگاکەم هەنێ خۆڵ و پیسی ڕژاوە لەبەر دەرگاکەم دراوسەیەک ڕسوێتی بۆچی بیکەم بە هەراهوریا و بەزم و ڕزم و ئەمانە بەر لە هەموو شتێک حساب بۆ هاوسەیە بکەم ڕزمەیە بۆ هەموو هاوسەکانی خۆمان بەر لە هەموو شتێک حسابێک یا تەقدیرێ بۆ ئەو کەسە بکەم لەوانەیە یان نەیزانم یا کەسێک کە ڕویان بە هەر شێوازە بێت جارێ دوانسان ئەم شێوازە دوایی بچم بە هێواشی لە دەرگای دڵی بەم پێی بڵێم ئەمەی کە ئاوایە تۆ ئایا پێت خۆشە بە دەرگاکە و بەم شێوێ لێ بکرێت لە ئەندراوسەیەکەوە ئەگەر دەستی ئەوەی تێدایە بشکم ئەمە کۆتایی پێبێ بۆ نمونە ئەمەوەکو حاڵەتە یان مناڵێک بە شێوازێک گەجوڵێتەوە یان نەیترە هەر جۆرە بێ جارێ من لایەنە سلبیەکان باش دەکەین بەڵام لایەنی ئیجابیەکان کەسێک بینی لە هاوسەکان کارێکی جوانەکە دەستخۆشیەکە هێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێت هاوسە بە تایبەتی زۆر ئێمە وەکو موسڵمان زۆر مافی لەسەر هاوسەی خۆی هەیە مافی زۆر دیارترش دەوێت تۆ ئازار لەسەر ڕێگەی لابی تەجێیکەی بەر لە هەموو شتێ ئەو بنەما جوانانەی کە بۆ هاوسەتی دێناوە یەکەمە فەرمێت تۆ سەلامی لێ بکە ڕۆژانە سەلامی لەکەی جوای بەرە چکە بەڕاستی لەگەڵ هاوسەکان ئەگەر تۆ ڕۆژانە سەلام و چاکچۆنی هەڵبرسین نەبێ بەداخ ئێستا زۆر کەسە نای هاوسەکەی نازانێت بڕات دەبێ لە هەنێ شوێن خەڵک گەڕاودەی ماڵی فڵان کەس لەگوێ دراوسەیەتی و تێدی نازانم هێ بۆ نازانێت ڕۆژانە تەعاملی لەگەڵ یانی هاتو چۆی نییە کە نەخۆشەکە پێغەمبەر صلی الله علیه وسلم بڕۆ عیادەی کە سەری لێبە بە نەخۆشی نەچۆ بەدەمیەوە لە تازیەشە لەوانەیە 2 دقیقە 5 دقیقە چوو بێت و لە دوورەوە سەرخۆشی کرد هات بێت یان ئەگەر خۆشیکەنم ئەگەر بۆ خۆشەکەشان چوو بێ لە دوورەوە پیرۆزبایی کرد و هاتۆتر یەکتر ناناسێ بەڵام ئەگەر بێت و ڕۆژانە بۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ واللهی ناچنە بەهەشت هەتا ئیمان نەهێنن ئیمانیش نەهێنن هەتا یەکتریتان خۆش نەوێ یەکتریتیان بەچی خۆشە ئەفشو سەلامە بینەکم سلام کا فەرمێ سەلام ماناجی زۆر بەرفراونی هەرەوە نیە من سەلام لە تۆکە مامۆستا شوان چۆنی دادە چۆنی هەرەمە نییە ئەمە بۆ پەڕی ڕێز و تەقدیر و خۆشەویستیەوە بڕواتان نەبێ بەرامبەرەکەم هەست بەم حساسە ئاگا کاتە من بە خۆشەویستیەوە سڵای دەکەم هەستی پێکا بە خۆشەویستیەوە بە خۆشەویستی شوێنە بە ناچاری بەیان هەر بە سەرزارش هەر هەستی پێکا بە شێوازە تەنانە ڕێزمێ بۆ هەمووان بۆ بینەرانی بەڕێزیش لەو بەرەوە پشیلەیەکە بینی گیاندارێکە بینی کاتێک تۆ ئەڕێی ئەگەر تۆ نیاز هەیە بە نیاز وەرسە ئەوە دەرکە ئێوەستی پێکە
هەستی بەس تۆ بۆ نیازەنە ڕووی سوبحان الله ئەو لە جێ خۆی ناجوڵێت جامە چجا ئەوەی گیاندارێکی ئەوە کە چەند هەستێکی دیاریکراوی کەمی هەیە ئەی مرۆڤێک تۆگەر ڕۆژانە سڵەو لە هاوسێکەوە بکەی هەواڵی بپرسی دادە چۆنی کاکە چۆنی فڵانکە چۆنە برا وەزتان چۆنە بۆ نمونە پیاوەکان چۆ بۆ سەفەرەسی بێگەی هەرێک کاک فڵان بزمە چۆ بۆ سەفەر وەزی چۆنە ئەی چیتان پێویستە تخوا چیتان پێویست ئەگەر ئەوەش نەبێت منە لە خۆمەوە پێسی بۆ خۆم کردمە بڵێن 2 کیلۆ تەماتم بکەم بە 4 کیلۆ بەخزانم دۆ نەبەرە بۆ ئەوان پیان لە ماڵ نییە مەسەلەن ئەگەر لێشیان زیاد بەڵام هەستەکە کە تۆ ڕێزێک لە کەواتە ناوەندی دوای خێزان هاوسەرە ببورن هاوسەیە ئەم هاوسیانە تۆگەر بەم شێوازان ڕفتانە لەگەڵم تانانە دەگەرەوە شایانیشی نەوێ بەس تۆ خۆ لە نەریتی جوانی خۆ لامەیە لە خزمەت گوزاری خۆ لامەیە ئەگەر ئەو واژ نەبێ بەڵام تۆوا بە بەشکم ئەم وردەوە چاو لە تۆ بکات بەرە ئەو بچێت باش مامۆستا بەس لە بابەتێکی گرنگ کرد یعنی دەوترێت هوەر لەوەیان نییە کە مرۆڤ لە کاتی ئاساییە ڕێز بگرێت چونکەوە هەر ڕەنگە بەهایەکی جوان بێ لە مرۆڤ هەیە بەڵام زۆر جار مرۆڤ لەوەیە خۆی ناگرێت کە کەسێک بێ ڕێزی بەرامبەرەکە لەویایە ئەبێ ئەم مرۆڤە چۆن مامەڵی لەگەڵا بکرێ یان ئەبێ ئێمە چۆن هەڵسوکەوتکەین کاتێ بێ ڕێزیمان پێکرێ خۆی گەرم وەکو موسڵمان قسە بکەین کە لە ناوەندێکی ئیسلامیە ئەژین لای کۆمەڵگەیەکی ئیسلامی ئەگەر وەکو موسڵمان سەرنج لە سیری پێغەمبەر و سەحابەکان بین یان هەنێک کتێب هەیە کتێبی ئەوەی کە بڵێن دەروونزانی و خوان بە زانست زیاتر پێشکەوتن خوازە کار چەند کتێبە دەروونزانەکانی هەن لە بنەماشایەکان وەرگیراوەتەوە بەر لە مشتەوەی کە تۆ باسی کرد کەسێک بێڕێزیەکە بزان پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک بێڕێزی بەرامبەر کراوە چی کردووە ئایا هەمان بە هەمان شویان ئەبوو بەکری سەدیق ڕەزای خوان لەبیان سەحابەکان تابعین ڕەزا و ڕەحمەتی خوان لەبێ ئەمانە چیان کردو من ئەگەر لەرە بوار هەبێ یەک نمونەی تۆزێ بچووک بهێنەوە چکە نمونونەکان پێغەمبەر خۆی گەورە دایمە چیرۆگە هێنێتەوە ئەمسال هێنێتەوە ئێمەش لە قسەکانمان ناگەر هەر قسەی ئاوەڕوت نەبێ ئەمسال بێنینەوە نمونە چیرۆکی کورد بێن نوێزم کاریگەرترا من کاتی خۆی لە ئامادەیی بووم لە ئامادەیەکە بدایەت لە ناوچەیەکی دیاریکرا بوو تێکەڵاویمانە بوو کچە کورد تێکەڵا بوو یەکێ لە کوڕەکان ڕۆژانە دای کچێکە کەوت لەگەڵ پاس تەمەن سواری پاسە بووم کچە پاسی و کەدا پاسی مەسلحا بوو ئەچوو تکتی بۆ بڕی بتاقی باز ئەیانە دەستی پارەکە و گەشتووە کەدا بەزی لەگەڵ یان ڕێم کرد ئەوە بە ئەدەب و بەڕێز و بە حورمەت بوو لە ڕووی ناهاو ڕۆژێک بەڕوویە بڵێن بەڕوویە بتەقێتەوە بڵێت تۆ واکەی هەر کاتێ دابەزی بڵێن لە لای فلکی کانسکان لەکوێ دابەزی لێ کۆمەلگەی نیشتەجێبوونی لێ خانووی لێ ماڵی لێە دابەزی و ماڵی خاڵمە منە چم بۆ ئەوێ ئەوێ بن خەڵکی ئەم شارانیم خەڵکی فڵان چکە هەر بە ئینەکەیا دیار بوو و خوشکە بە ڕێزە لاجەکەیە ڕۆژێک ئەم کوڕە بانگە کرێ بۆ لای پیاەکی تر پیاوەکە ئەمە سەیری ئەم هەڵسوکۆتە ئەم کوڕە کوڕ نیمچە بێڕێزیەک وایە ڕۆژانەی کە بەرامبەر مام کچە لەگەڵ یا سەرەکە هاوپۆلەتی لە پۆلەکەی خوایەتی بانیگەڵە کاکەجیان بستومە تۆ دوێم کچاکەی تۆ سەیرم کچەکە سەری دەستی ڕاستیکە ئەڵقەیەک لە دەستیایەتی ئەمە دەستگیراندارە ئەگەر تۆ بە تەمای خۆشەویستی لەگەڵ لە بنیاد بنێت و زەواجێکەڵ بووی ئەمە جارە دەستگیراندارە مۆست یەکێکی کەسە یەکێکی کەیە من هیچ ئەو کەسەم دەستگیرانی ئەم کچەم دکە ئەمە دەستگیرانی منە دوای مەکەوە ئەو نەک ئەو سەردەمە کە هەشتاکان بوو خواگەرم سەردەمەش بێ کەسە ببینێ پیاک کوڕێک ڕۆژانە دوای دەستگیرانەکەوێت چیەکە هەلە لە قەڵوانێ کارەستا ڕووبە ئەو سەردەمە ئەم کابراایە ئەم هەڵسوکۆتە جوانەی هات لێرە حیای خۆی پارە حی دەستگیرانەکەی بە حیا کوڕەشی بارە دەرسێکی بۆ کوڕەدایە کوڕەگا هەولایمە باسی کرد جێڕایەوە من چۆن زانیم ئەمە وتی وەڵی بە شێوەیەک بووم بە قەترێ ئاو لە ئاسیا حەزم ئەکرد لێی بامایە بە گریان نەگیری حەزم لێم بامە عەزای بامایە بۆ من زیاتر دەرن ماسووزەترە بوو نەک بۆ شێوازە جا تۆ سیرکە وەی کە تۆ باسی کرد کەسێک بێڕێزیەک ئەمە کە قیمەی بێڕێزیە تا ئێستا لە کۆمەلگەیمەیە تۆ دوای ئافرەتێ بکەی ڕۆژانە هاوپۆلی خۆت بێن لە پۆلەکەی خۆت تابێ بتێ پەیوەندێک جا پاشان پێوەدی بوو تۆ ئێستا لە چواری سانێک کە دێستاکە نەسەحەتی کرد بوو شتێکەی بۆ ڕوون کردبووە تۆ ئێستا ئەگەر زەواجش بکەی بەچی زەواجەکەی بەچی ماڵ بنیاتەنەی ئێمە لە کۆمەلگەی کاژین و زمانە زمانی بەعز بۆ عەسکەری بوو تۆ دوای 2 ساڵی تر تەخەڕوجەکەی ئەگەر ئێستا ژنێکی هێنابێت 2 مناڵتە بێ ئەبێ بچی بۆ عەسکەری ئەگەر لە کولەوە لە گولێژ وەرگیرێت 4 ساڵی کە تۆ بخوێنیت چۆن نەتوانیت تەلەبیب لە هەمان کاتە ماڵ بنێت ئەم هەموو ڕێگانی بۆ ڕوون کردبووەوانە کابرای وت من بەس ئەوە نەیانی کوی دوای کچە کرد من بەس وەنم بینە کەم کچە بینم ڕۆژانە هیچ شتێکترم نەزانم
خۆش بێ مامۆستا لە پاڵ خێزان و دراوسێ و خزم و ناسیاوان ڕێگەکەوێ ئێمە لە شوێنێک یا بخوێنین یا خۆت ئیش بکەین بە دڵێمە پێویستیشمان بەنواندنی ڕێز هەیە بەرامبەر ئەو یاسا و ڕێسیانی لە شوێنی ئیشکردنەکەمان یاخود لە شوێنی خوێندنەکەمان هەم ئێمە بینوێنین هەم بە پێشوانەشەوە بە دڵێمەوە باس لەوەکە کاریگەری باشی خێزان دەکرێت لەوێژ من کەسێکی سەرکەوتوو ڕێزدار بم بەڵام چ جیاوازیەک هەیە لە ژینگەی کار نواندنی ڕێز لە ژینگەی ئیشکردن یاخود خوێندن خۆی ژینگەی کار هەر جۆرە کارێک بێت کۆمەڵ یاسای تایبەت بە خۆیە ئەگەر ئەو کەسە پەروەردەیەکی نادروستی خێزانیشی هەبێت بەڵام کاتی ئەو یاسان نەبینێ پێی پابندە ناچارە لەبەرەوەی لەسەر کارەکەی بن بەرنامە بێبە ناچارە پابند بێبە و یاسانە تا ڕێدێ ڕێز لە یاساکان نەگرێ بەڵام لە ناخی خۆیان هێشتا هەرو کەسە بەداخەوە شکست خواردووە کە پەروەردەیەکی باشی دروستی وەرنەگرتووە لە خێزان بۆیە ئەبینی لە غیابی یاساکاندا وەگەم ڕۆ لە هەنێ شوێن هەیە لە نەمانی یاساکاندا ئەو کەسە ئەچێتەوە سەر هەمان پەروەردەی پێشووی خۆی کە پابند نەبێ بە یاسا و یاسا نەمێنێ بەدڵڕاخۆ ڕەنگ هەڵسوکۆتێکی زۆر ناشرین لێرەدا ئێمە دوای باسی ڕێزگرتن لە خێزان و لە دەرودراوسی هاوسێ و کۆمەلگا کەواتە پێێنین ناوەندێکترەوە کە ناوەندی کارە ناوەندی کار لێرەدا هەر ڕێستا و یاساکان نە کۆمەڵی هاوکار و هاوبیشەی ترت لەگەڵایە چۆن ڕێزیم هاوکار و هاوبیشان ناگری چۆن ڕێزی ماندووبوونیان نەگری چۆن لە هەمان کاتە بتوانێت گە سوودێکی شوێن نبینی بە شێوازی سوودەکان لە بینی داوای یارمەتیان لێ بکەی بەڕاستی ئەمە خەسەتی گەورەی من کاتێ تۆ کاری لە پیشەیەکە یەکسەر بچم جات چیە با بۆم کە نەخێر ئەو لە هەمان کاتە کاری تایبەت بخۆێ بەس دەچمە ژوورەکە خۆی سڵاوی لە یەکەم بە پێوە هەتا کە خۆشی ڕێم نەدا دانیشم دانانیشم با لە هەمان دایرەش بین ینی بەو شێوازانە ڕێز لە هاوپیشە ڕێز لە پیشە یەکتریش باشە من لە ناوەندێکی کارم لە شوێنێکم بڵێ بۆن من مامۆستایەکم لە ئاستێکی باڵا لە پۆلێکی باڵەژێ لە پۆلی کەمترە بۆچی ئەمریکا لە خوار منەوە من بە چاکی نەختێ سووک بە چایکی وەگەڵێ خراپ سەیریکم بۆ بڵێم لە ئاس من نەخێت بە هەمان شوێ بە گەورە چێڵەمە لە من بەڕستنێ لای خوان لای زۆر کەسی تر چێڵە لەبەرەوە ئەو کەسی کە لە کارێکە لە پیشەیەکە پێکوین بەڵام لە هەمانی من چەند پلێک لە پێش ئەوم چەند ساڵ لە پێشەوەم پێویستە ڕێزیەوەی پێویستە پێشی بڵم تو ئێستا کاتێک لەم پلێ نابێ هەست بەکەم و کۆڕی بکەیت تۆ توانی وردەوە دە پێش بکەیت ئەتوانی بە هەوڵ و تێکۆشانی خۆت بە دڵسۆزی خۆت بە لێبڕانی خۆت زیاتر هەوڵ بێ نەکردەنا ئەو کاری بۆم دیاریکرد ئەوە بکەم بڕاتان نەبێ ینی مۆزەفی وایە کە بە زمانی خەڵک سادی خەڵک بڵێن مۆزەف و فەرمانبەرە کاتێچێتە سەر ژوورەکەی خۆی چاوەڕێ ئەوە ناکە ئەم باجێ ئەم حاجە و خزمەت گوزاری کرد بێ ژوورەکەی بۆ پاکاتەوە خۆی دەست بەجێ ژوورەکەی خۆی پاک دەکاتەوە بڕاتان نەبێنیە مدیری وا هەبووە کە یەک و سەربازی نەناسراو هەیە شەوکە لە دیارەکە ماوەتۆ ئەو لەگەڵی ماوە لە شوێنێکە دوورە دەستە پێکەوە هاتۆ خۆی خزمەتی کارگوزارێکی خۆی چشتی بۆ لێنا خۆی شای بۆ بانکی ژوورەکەی نێشت دەست بۆ پیاڵێک بەرە بیشوە بەڵام لە هەمان کاتە ڕۆژانی داوامی ڕسمیش کە دانیشتن پێکەوە ئەم کارگوزارە ئەم بەڕێوەبەرە بەس لە هەمان کاتە هەر ڕێز و حرمەتی یەکتریان پاراستووە ڕێز و حرمەت لێرا زۆر پێویستە کاتێ مدیرێک کەسێ لەو پەڕی پلەی باڵایە ڕێز و حرمەت لە وانەی خوار خۆی ئەنێ ئەمە ڕێز و حرمەتی لە خۆی ناوە زیاتر بەڵێ دەستەکانە خۆش بێ مامۆستاکەوەگەر لە کۆتایی شتێکت نەماوێ سپاس دەکەین وڵای من لە کۆتای سەرەتا وەک سەرەتاوتم زۆر سوپاسانەکەم بۆ میواندارە هیوادارم بەرنامەکانتان بەرەو پێشتر بچن هیوادارم بابەتی گرنگتر بابەتی زانستی بابەتی تایبەت بە ڕۆژ ئەم بابەتانە ڕاستە لەوانەیە لە هەنێک کەس بابەتێکی وەک سەرەتاتم سادۆستاکە بەس بابەتی زۆر گرنگە بەڕاستی ڕێزگرتن وەک موسڵمان ئەگەر بوار مابێ ئێمە وەک موسڵمان بەرنامەیەکی گەورەمان هەیە ڕێز یعنی چەند پلەبەندێکی تایە ڕێز لە خۆی گەورە چۆن بگرین ڕێز لە پێغەمبەرەکەی سەڵازم ڕێز لە شەریعەتەکەی ڕێز لە بنەماکانی ڕێز لەو گردونەی کە دروستی کرد ڕێز لەو دروستکراوانی کە دروست کرد ڕێزن لە مەلایەکانی ئەمانە هەر هەموو یەگەر باسی بکەی هەرگیز چەندها بەرنامەی تایبەت بەخۆی ئەوێت هەمووشی ئەڕژێتەوە چوارچێوەی خۆشەویستێکی جوان کە خۆشەویستی لە نوێن مرۆڤەکانە هەبوو ئەو کاتە لەسەر بنەمای خۆشەویستی هەموو کارێک هەموو ژیانێک ئاسان نەبێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا کاوە مستەفا ناسرا بە هاوڕاست نووسەر و ڕۆژنامەنووس زۆر بەخێر بێ مامۆستاگیان سپاس دەکەین کێشا سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیارەکانت.